لە مەرکەزیەتی پارێزگاکان یەکێکە لەو بابەتانەی لە ئێستادا زۆرترین گفتوگۆی لەبارەوە دەکرێت لایەنە سیاسیەکانیش بەدەسەڵات و ئۆپۆزیسیۆنەوە بەسەر دوو ئاراستەی نیمچە جیاوازدا دابەش بوون. ئاراستەیەک پێی وایە لا مەرکەزیەت شتێکی باشە بەڵام لە ڕووی گاراییەوە دەبێت حکومەت خۆی سەرپەرشتی بکات. ئاراستەیەکی تریش پێی وایە لا مەرکەزیەت بە هەموو ئاستەکانیەوە شتێکی گونجاوە و خزمەتی زیاتر بە هاوڵاتیان و سیستەمی سیاسی دەکات. ئێمە بەپێی یاسای ژمارە 3 ساڵی 2009 پارێزگاکانی هەرێمی کوردستان مادەی 2 مادەی 3 مادەی 5 زۆر بە ڕوونی باس لە ناسەنتەری دەکە کە لا مەرکەزیە ئەمەشیان بۆ ئەوەیەکەوە زیاتر خزمەتگوزاریەکان پێشکەش بە پارێزگا و بە حکوومەتی لۆکاڵی بکرێ. لا مەرکەزیەتی ئیداری زەڕورە لەوەیکەوە وەکو ئەوەی لەناو یاسای ژمارە 3دا باس کراوە تاوەکو ئێستا حکوومەت ئەم یاسایی بەکار نەخستووە تەنانەت بەپێی یاسای وەزارەتەکان ڕۆژتە هەر وەزارەتێک خۆی پلان و بەرنامەی فەرمانگەکانیدا دەڕێژی و دەینێرێتە وەزارەتی پلاندانان. بۆیە لا مەرکەزیەتی دارایی بەپێی پارێزگا لەوانەیە تووشی گرفتی زۆر گەورە ببینەوە نەتوانین ئیدارەی شارەکەمان بکەین. لەوانەیە زۆر جاروە لێی دێ کەەوە قەزایەک لە قەزایەکانی دەڵێ منیش لا مەرکەزیەتی داراییم دەوێت کە ئەو لەسەر سنوورە پارێکی زۆری دێتە دەست. بۆیە تووشی ئاڵۆزیێکی زۆر گەورە دەبین. چاودێرێکی سیاسیش پێی وایە ئەوەی لە هەرێمی کوردستان دەگوزارێت بەم دۆخە ناتوانرێت لا مەرکەزی ڕابگەێنرێت بەهۆی ئەو دوو ئیدارەیەی کە هەیە. بە هەمان ئەو میکانیزمی کە سەرۆک حکوومەت هەڵدەبژێرێت محافظی هەڵدەبژێرێت. بۆیە ئەم نیزامە سونایی سوڵتە دا ئیجبار دەکا کە زۆرێک لە لا مەرکەزیەتە بێ بەواتای ئەو سوڵتە و سەلاحیەتانی کە لە حکوومەتدا هەیە دەبێت شۆڕێکی خوارەوە بۆ ئەنجومەنی پارێزگا و هەروەها بۆ با بڵێین خوارەوەی دەسەڵاتەکان ئەوانیش محافظەش بێ ئەم مۆدێلە شۆڕکاتەوە بۆ قەزا و ناحیە تا دەگەینە یونتێک وحدەیەکی ئیداری بچکۆلانە. بۆ نمونە لە زۆر جێی لە دنیادا هەیە کە پەیوەستە بە مەسئلەی لا مەرکەزیەت قوتابخانەیەک لا مەرکەزیەتی ئیداری و مالیشی هەیە. هەرێمی کوردستان تایبەتمەندی خۆی هەیە ئەو تایبەتمەندیی پاشخانەی مێژووی هەیە. لە هەرێمی کوردستان دوو ئیدارەیی هەیە یعنی لا مەرکەزی تابعەکەی دوو ئیدارەییە لە بەرەوەی پارتی لە شوێنێک مسەیتەرە و یەکێتی لە شوێنێک. لا مەرکەزیەتی پارێزگاکان خواستی سەرەکی زۆرینەی هاوڵاتیان و زۆرینەی لایەنە سیاسیەکانی کوردستانیشە تا ڕۆڵ بۆ پارێزگا و ئەنجومەنی پارێزگاکان بگەڕێتەوە و تەنها تەماشاکەر نەبن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.